گۆڕانی کەشوو هەوا و گەرمبوونی گۆی زەویەکێکە لە بابەتە هەرە گرنگ و هەسیارەکانی سەر ئاسی جیهان لە کۆب 27 ینی وەک باسی کرد کە بێهیوا بوونە لەوەی کە دەست پێشخەری وڵاتان لەسەر ئاسی جیهاندا لەو ئاسەدا نەبووە کە ببێتە دڵخۆشکەر بۆەوەی لەم بەیاننامەی کۆتاییدا بیخەنە ڕوو بۆیە لە ساڵی ڕابردوش بە هەمان شێوە لە کۆب 26 کە لە سکۆتلەندا بەڕێوەچوو بە هەمان شێوە وڵاتان بێهیوای خۆیان دەربڕی کە ئێستا بازدەوە دەکەن کە قەرەبووی زیان دەکەوتوان بکەن و لە کاتێکدا ژیان پێویستی بە دابەزینی گەرمی گۆی زەوی هەیە و لە کاتێکدا کەمکردنەوەی گازە پیسکەرەکان کە بۆتە ئەوی زیانگاندن بە گۆی زەوی بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دکتۆر ڕێبەر فەتاح پسپۆڕی ئابووری لە دووهۆکەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەم کاتت باش لە کۆب 27 دیارە بێهیوایاندا جیهان بە تایبەتی وڵاتانی کە لە پیشەسازی دەوڵەمەندن کە بەرپرسیارن لە پیسبوونی کەشوو هەوا ئەنی هۆکاری چی بوو کە ئەم بێهیوایە لە کۆنفرانسەکە یاخود دەلووتکەکە سەری هەڵدا؟ بەڵێ زۆر سپاس ڕێز و سەڵاف کۆمبۆنە بێژین کۆپ 27 یا کۆل شەرمەشێخ خاتیەکردن بێهیلی بوونێک دیار بۆ تایبەت لای و ئێنێ بە گۆتەرێزی مەدید گوتی بيتن جويا زەویات کەفتیەت ئینعاشێدا و وەزعی خراپە ئەوە ژیشتر ساهندێت بصراحة کو ئەگەر ڕێژە پلمبۆنا پلای گەرمێ حتا 2100 بێژین دیف پێشبینیت نهۆ هەگەر بیگەهێتە 300 معناوی ئەوەیە کو گۆڕینێت مەزن دێ سەر گویا عەردی داهێن سەر ژینگەهێ داهێن برینو هم نوچه که بری نوچه تای بری نو کد بیشه صدش خلق عراق کیمیا آود بینن معنای کشه که هی کو اش انجام و بلندبونا پلا گرمه جینگه ها دنیای همیا تک چویو رجا باران بارین هندک جهای زیده بویو هندک جها لافاون پیداد بنو هندک جهشی اشت عراق نهو رجا کیمیا آوه گهچه 6 ساده و از بارد کم سالم به داده پتر لهتن کشک هر آمازونه یو این ایکتیا اوروپا بسرکشیا آلمانیا همی بزاوید کن که بروان بن و کشه فشن جاره سریه که باش ببینن قربانیت و کشه پتر ولاتن وماین و افریقیا و آسیا و ولات مجی اکشوانه که قربانیت و کشه نم لپراستی تهمت بارد و کشه جی پتر امریکا و چین و ولاتن پیشهسازین و ولاتن پترولن کو سعودیه بسر کشی آوانت هتن یعنی کو سه طرفت وردا اول کوپا 27 چه بو اول کو 4 تور بصراحت هاتنا بحث کردن توری که کو رژه اول پیش بینی کرد گهیتا سه پلیان کم بکن بو 1.5 الدماهية ما بين 1.5 و 2 دا وكو اتفاق خاطئ كرن الديف حزا اوروبا نبويا الديف حزا يو ان نبويا واحتمال الديف حزا ولاتين باش كيف تجي نبويا بله باشا دكتور لباري قربو كرنوكا اوان لبلاغي كوتاي باس يوان كركا لداهاتو ياخذ لا لوتکەی داهاتویان کە لە ئیمارات بەڕەو دەچێت ساڵی 2024 ینی بازدەوە دەکەن کە قەرەبووی ئەو وڵاتانە بکەنەوە ئایا گەرمبوونی گۆی زەوی یاخود پیسبوونی کەشوو هەوا قەرەبووی مادی دەبێتە جێگرەوە؟ بەرز ئەوە یعنی خاڵە کو بجن یا ایجابی دوی کوپه دایان کوپا 27 در کته اول کل سروی خاله رکفتن لف خاله جاره سری نینه بس کو کم کرنا کارتی کرنین بلنبونا پلاگرمی ال سروان ولات تاویدی برند دو طرز دویره دهانه ایک اول جاره سری نه یا دوی ولاتن کو پارا پیشکش بکن تایبت چین و اگر سعودیه بیتو اگر امریکا بیتو اگر اروپا کو پلایی که آلمانیات هتن هند ترسن کو اوه بیتا وکو گره بسه که قانونی سروان کو برانبر ولاتن پاش و مای همی گاوا پارا بدنه و هر چند چاره سریه ناکتن یعنی لافا و اگر چه بو بعد چاره سریه لافا و کتن زیده تر نینش وی اویدیم
یانکو کشه بنارتی به بنده نه تجارت سرکردن و سروی اساسی جی گوترس یان ایکتیا اروپا یان همی احتمال بشکدارن کنفرانسی تفرا بوینه کو نیف فشلک دوی کنفرانسی دارن و کوپی دای هاتیه بجهینان جبر که او خالا کو گهشتینه جارسیری نه بلکو کم کرنا کشه ال کارتی کنه دوی سر ولاتن پاجوامایی بتنه کشه گره دای و کو هر خالا دانانا صندوق و اوه کی خلاصیه کو یان که تورسیه وی کوپی بو کی پارا بده بصراحت الجلاسكو بتري خركا ألمانيا باردان بوچه چكل أوروبا والألمانيا بتر بارتين كو جينجا باريس داس حالات لبدو هاي الولايات الاسكندنافية بتري أوروبا أو ولايات نيتكو الشين باري بو وان بابتا يان بو جينجا هي يان بو کم کردن بلنبونا پلا گرمی جهان دست بکن. لی اف بابته که آبوری گردای آبوریا چینه، گردای آبوری امریکا، گردای آبور آوال ولاتایه کو برهم اینانا پترول و غازت کن کو پارابتر جی سعودیه سر کشی آواند کتن. اوه کشی دکتر لباره اولاتانی که گور برهمینی نوکن کرن آبوری آواند اولاتانی که گور برهمینرن لروی پیش سازینه و لروی پیش سازی جوازکان یعنی هموی لرزبندی یکم و دوم سیمی جهان لسر آسی برسترین آبوری یا خود گورترین آبوری آیا آوان تا چند دست پیش خرن بو یارمتیدان یا خود بو کم کردنوی او گازە پیسکەرانەی کە ڕۆژانە لەگەڵ هەواتێکەڵ دەبێ یاخود کەمکردنەوەی ڕێژەی گەرمبوونی گۆی زەوی. بله خو کشیان دوان ولاتت کو پیش سازیت هنه نیاسین چیکه او کم کرنا ریجا بجین در هاوشتن پترول و غازه لسر جینگه کارتی کرنه که نرینیل سر آبوری آواند کتنو پاشکشا آبوری دل امریکا دل چینه دل ولاتن پترول پیدا کتن اوه بواد برجواندی آوان یا نوکدانیده خب بابت همی گریدای چیه؟ گریدای گشپیدانا بردوام آوان بجنه تنمیه المستدامه که ام چه بکین؟ ام شه جیانا خو پیدا بکین بیکو کارتی کرنه جیانا نوین دهاتی دا بکین امی چت که اینه اول ترسل شلای یو این و ولاتن اوروپی و اول یکو امی جینگاه خو پیست کن نوین بهد ده خیکاوی دن ده زاریباوی دن که جینگاه که خرابتر ده تسلیمی وان کن. بله. زو سپاس دکتر ریبر فتح فسپور یابوری سپاس که لدوها که بشیش راست و خلا قلمان برد.